بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ تاوتوێی چەند پرسێک لەبارەی دۆخی هەرێمی کوردستان و هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی و چەند پرسێکی تایبەت بە ناوخۆی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەین بە میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان. مامۆستا بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. بەخێر بێن، زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لە مەسەلەی پێکهێنانی حکوومەتەوە دەست پێ بکەین، زیاتر لە 6 مانگە هەڵبژاردن کاوتە ئێستا حکوومەت پێک نەهاتووە، پێتان وایەوە کارەکانی چین و تا چەند تاوڵاتیان زەرمەند لە دواکەوتنی پێکهێنانی حکوومەت؟ بسم الله الرحمن الرحیم. سڵاو لە جەنابەت و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. تەوەن بێشک زەرمەندی یەکەم لە دواکەوتنی پێکهێنان یا پێکهاتنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هاوڵاتیانی کوردستانن و ئەوەی زەرمەندە خەڵکە و هاوڵاتیانە و جارێکی کە لە غیابی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لەو ماوەیەدا بێڕۆڵکردنی پەرلەمانە بە جۆرە کە ناتوانێت چاودێری ئەو حکوومەتە بکات، چونکە متمانەی پێنەداوە و بەرپرسی ئەو دۆخە بەتەکید لایەنە بەرپرسەکانن، ئەو هێزە ئەساسیانن کە ئێستا حکوومەت پێکهێنن و لای ئەوان هەنگاوەکانی پێکهێنانی ئەم کابینەیە چەقیوە و هەر چۆنێک بێ هیچ مەبەڕیرێک بۆ دواکەوتنی حکوومەت نییە بەو جۆرە و ئێمە هەرزوو شوتمان ئێمە بەبێ ڕەچاوکردنی وەقعی خۆمان و شوێنی خۆمان و پێگەی خۆمان و کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوەی نیەک ئەم حکوومەتە زوو پێک بێ، دوم حکوومەتە حکوومەتی خزمەتگوزاری و حکوومەتی خزمەتکردنی خەڵک بێ و بتوانێت تەجاوزی قۆناغەکانی ڕابردوو بکات. باشە، بەس وەکو کۆمەڵی ئیسلامی زۆر قسە لەسەرەوەی بۆچی بڕیارێک نادەن لەبارەی چ ئۆپۆزیسیۆن بن، چ بەشداریکردن لە حکوومەت، کەی خۆتان یەکلا دەکەنەوە؟ ئێمە یعنی جارێکەکەم بەنسبەت کۆمەڵی ئیسلامیەوە لەبەرەوەی مەزوو وتومان ئێمە تا ئێستا گفتوگۆی جددیمان نەکردووە لەبارەی پێکهێنانی حکوومەت و نەچووینەتە ناو هیچ گفتوگۆیەکی جددی و ئەسڵان هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەت لای کۆمەڵی ئیسلامی یعنی لای کۆمەڵ نییە، لای ئەو هێزانەی ترە کە ئێستا وەکو باسم کرد لای ئەوان دۆخەکە ببن بەستگەشتووە و ئەوانە ناتوانن تەجاوزی و مەرحەلەیە بکەن و کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێ بگێنن. ئێمە هەر لە سەرتاوە ڕامانگەیان وان نەهجی کۆمەڵ هەروە بوو، ئێمە پێش ڕووداوەکان ناکەوین، لایەنێکەیە کە لایەنی ڕاست پێردراوە بۆ پێکهێنانی حکوومەت، ئەو لایەنە گفتوگۆی لەگەڵ لایەنەکانی دەست پێ کردووە. ئێمە زۆر مشتری بەشداریکردنی ئەم حکوومەتە نین، هەر سەرەتا وتومانە و وەکو هێزێکی سیاسی ئێستحقاقی خۆمانمان هەیە، ئەچینە گفتوگۆوە بەڕوونی وتومانە. لە گفتوگۆکاندا ئەگەر ببینین ئەو ڕوئیا سیاسی ئێمە هەمانەوەکو کۆمەڵی ئیسلامی جێبێتەوە و حکوومەتێکە بێت کە حکوومەتی خەڵک و حکوومەتی دامەزراوەکان و حکوومەتی تەجاوزکردنی قۆناغەکانی ڕابردوو بێ و حکوومەتی جێڕانەوەی مافی هاوڵاتی بێ لە شەراکەتی ڕاستەقینە، بەرجەستەکردنی شەراکەتی ڕاستەقینە لە شەفافکردنی سەرچاوەکانی دارایی، لەبەر بەرجەستەکردنی دادگەری. بە تاکید ئێمە لەو قۆناغا ئەچینە وتومانە ئێمە ئاواڕوانینەوە حکوومەتە و بە پێچەوانەوە ئەگەر ئەو حکوومەتە نەبێ و هەڵوێستی ئێمە ڕوونە و هەرگیز ئێمە مساومە لەسەر مووقف و هەڵوێستەکانی خۆمان ناکەین. یارمەتیم تاوکەم ئێمە مساومە لەسەر هەڵوێستەکانی ڕابردوومان ناکەین و هیچ دوانەکەوتوین و کۆمەڵی ئیسلامی تا ئێستا لەو ڕۆژەی کە چۆتە ئینتیخاباتەوە چۆتە پەرلەمانەوە تا و لە حەزەی من و تۆ قساکەین لە هیچ هەڵوێستێکی سیاسی دوانەکەوتووە و مساومەی لەسەر هیچ یەکێ لە مەبادیە سیاسیەکانی خۆی نەکردووە، وەکو هێزێک بە پرەنسیپە سیاسی نەگۆڕەکانی خۆی لە ساحەکە ماوەتەوە هەنگاوەنێ و ئێمە بەشداربوونیشمان و بەشدار نەبوونیشمان هیچ یەکێ لە ئەو بنەمانە گۆڕانەی لە سیاسەتکردنماندا هەیە و لە شێوەی بڕیاردانمان و لە شێوەی نواندنی هەڵوێستی سیاسیمان لە پێناوی بەرژەوەندی گشتی نەدوو دڵە بین و نەسازشی لەسەرەکەی. زۆر باشە، دواتر بە تێر و تەسەری قسە لەسەر حکوومەت و ئەوەش دەکەین، بەس پرسێک هاتوتە ناو مەسەلەن هاتوتە ئاراویش هەرچەندە تەوری سەرەکی بەرنامەکەشمان نیە، بەس حەز دەکەم ڕاتامزانم سەبارەت بە دەست لە کارکێشانەوەی سێندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان. ڕاتان چییە سەبارەت بە دەست لە کارکێشانەوەیە؟ طبعا عینی دەست لە کارکێشانەوە لای کۆمەڵی ئیسلامی کارێکی زۆر ئاساییە و ئێمە هەمومان بە شێوەیەکی ئارەزوومەندانە لە کۆمەڵی ئیسلامی کارەکەین
و هەر کەسێک مافی خۆیەتی تا ئەو ڕۆژەی قەناعەتی بە پرۆژە سیاسی هەیە و قەناعەتی بە پرۆژە ئیسلامیەکەی کۆمەڵی ئیسلامی هەیە کاری خۆی بکەوە هەنگاو بنێ و بە پێچەوانەوە تەبەن هەر کاتێک کە قەناعەتی نەما بە شێوەیەکی ئارەزومەندانە ئەتوانێ واز بێنێ و کۆمەڵی ئیسلامی بۆ لە ناوپەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی و لە منهەجی کاری کۆماڵ ڕێکاری خۆی هەیە هەم بۆ دەست لە کار کێشانەوە و هەم بۆ ڕەخنەگرتن و هەم بۆ پێشکەشکردنی پرۆژێ بە پێی و ڕێکارە حزبیانی خۆمان مامەڵە لەگەڵ هەموو پرساناکەین کە دێنە پێش لە کارکێشانەوەکان قبول کراوە لەبەرەوەی بەڕاستیانی خۆیەوە جێ ملاحەزەیە ئەو دەست لە کار کێشانەوەیە تەوانێمە پێی پرەنسیپەکانی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی بێ ئیستیقالە ئاراستی جیهەتی معنی بکرێ کە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و لەوێ دراسە بکرێ ئێمە ئەوە جێی ملاحەزەمان بوو کە حقەتەم ئیستیقالەیە ڕاستەوخۆ درایە ڕایگشتی و درایە دەستگاکانی ڕاگەیاندن و بە شێوەیە کە ئێمەش لە دەستگاکانی ڕاگەیاندن بیستمان عینی دەست لە کار کێشانەوە و ڕاستە پێشتر ڕەنگە هەندێک نیگەرانی هەبوو بێ بەڵام ینی سروشتی دەست لە کار کێشانەوە کە بەپێی پرەنسیپەکانی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی نەبوو ئەوە دەست لە کار کێشانەوە ڕاستی سەرکردایەتی بکرێ و ئەو ڕەخنە و سەرنج و تێبینیانەی کە هەن دراسە بکرێ و سەرکردایەتی ئەکرا قسەی لەسەر بکاوە قسەنگاوی خۆی لەسەر بنێ بەڵام ڕاستەوە خۆدران بە ڕایگشتی من پێم وایە دەرفەتێکی بۆ نەهێشتۆتەوە کە تۆ بێی قسە لەسەر قبولکردن و قبول نەکردن یەکەی چونکە دراوە بە ڕایگشتی و بە دەستگاکانی ڕاگەیاندن زۆر باشە بەس ئەوەکوەوەی کە ئێوەکو مەسەڵ نەگەراوان دەستیان لە کارکێشا بێتەوە بەڕێز دەڵی بڕێکارەکانی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی تێپەڕ نەبێت ڕێگەدەدەن بۆ نمونە ئەندامی کۆمەڵ تەشیر و ناوزڕاندن بەو سێ ئەندام سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی پێشوو بکە کە مەسەڵەن ڕۆڵیان هەبووەوە خەباتیان هەبوو لە ناو کۆمەڵی ئیسلامی جارێ کۆمەڵی ئیسلامی تەوان بێشەیەک لە هیچ قۆناغێکدا نەک بە بەرامبەر خەڵکێک کە لەگەڵیدا کاری کردووە لە ناو کۆمەڵی ئیسلامیدا بۆ ئێمە لەگەڵ نایارە سیاسیەکانیشمان ڕێگە بە تەشیر نادەین و ڕێگا بە ناوزڕاندن نادەین و ڕێگا بە کۆمەڵی ئیسلامی حتا لە سیاستدا بنەماکانی سیاستکردنی لەگەڵ هێزە نایارەکانیشی لەسەر سیاستی کۆمەڵ بە ئەخلاقەوەی بە ڕەوشتی بەرز و جوانەوەی و ئێمە ماوەکانی پێشوو بە ڕێزەمیری کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆوە نامیلکێکی تایبەتی پێشکەش کردو کە لە دەورەیەکی ناوخۆی کۆمەڵی ئیسلامیشدا خراڕ و لەسەر ڕەوشت و سیاست وەکو دوانەیەکی لێکدانە بڕاو لای کۆمەڵی ئیسلامی حقیقەت ئێمە بێشک ینی نەڕێ ئەدەین و نە لەگەڵی داین و نە تەشیر و ناوزڕاندن و ئەمانە لە نەهجی کاری کۆمەڵی ئیسلامیدا کۆماڵ هێزێکە ینی پێم وایە قۆناغەکانی ڕابردوومانەوەی سەلماندووە کۆمەڵ هێزێکە لە ناو خۆیدا دامەزراوە و هێزێکی پتەوە و هێزێکی نەلەخشاوە و هێزێکە بە ئاسایی لەگەڵ ئەو ڕووداوانە مامەڵاکە و داهاتوشەوە ئەسەلمێنێ ڕابردوو شایەتە لەسەر ئەو حەقیقەتانە نا ئێمە بە دڵی گەورەوە مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوانەکەین و دەست لە کار کێشانەوە شوکو باسم کرد لە کاری حزبی و سیاسی شتێکی زۆر سەرەتایی بیدائیە یعنی شتێکی زۆر سەرەتایی بیدائیە هەموو ئەندامێک لە ئەندامێکی سادەوە هەتا ئەگاتە کەسی یەکەمی حزبەکە کە لای ئێمە ئەمیری کۆمەڵی ئیسلامی و مافێکی ئاسایی باشە بەڵام بەومانەیە دێک مەسەلەنەوەی لە خوێنێت کە خەڵکتان لێ زیاد بێنی سێ کەس دەستی لە کارکێشا بێتەوە ئاسایی بێ یا خۆت چڕوانگەیە کۆمەسەل نزگا کێشانەوە ئاساییە من باسم کرد ینی خۆ سەرەتاش باسم کردانە کۆمەڵی ئیسلامی بە تاکید خەڵکی لە زیاد نییە و کۆماڵ ڕێز لەو کەساگرێت کە لەگەڵیەتی لە ناوێتی ئیشی لەگەڵەکەەوە و کاتشکە لە دەرەوەی هەر ڕێزی لێ دەگرێت و ئەویشە بە ڕێز لە کۆمەڵی ئیسلامی بگرێت لە بەرامبەردا ئەوانیشە بە سنوورەکانی کۆمەڵ هەر کەسێک کە وازەهێنێ سنووری کۆمەڵ بپارێزێ و قسە بە ڕابردووی خۆی نەڵێەوە ئەو ڕابردووی کە کاری تێدا کردووە و پێچوانەی ڕابردوو شتێک نەڵێ کە پێچوانە بێ لەگەڵ ڕابردووی خۆی لەگەڵ قسەکانی لەگەڵ هەنگاوەکانی ڕابردووی ئەویشە بێت لە دەرەوە ئەو مەبدە بە باشی بپارێزێ کۆمەڵی ئیسلامی بە ئیتیزان و هاوسەنجی مامەڵاکە لەگەڵ هەر دۆسیەیەک و بزات دۆسی دەست لە کار کێشانەوەی ئەندام ئەو سێبرایی سەرکردایەتی کۆمەڵ و بە تەئکید وەکو باسم کرد کۆمەڵی ئیسلامی لە ناوخۆی کاری هەمیشە زۆرترین مەسار بۆ گفتوگۆوە بۆ ئەوە دروستەکە کە خەڵک واز نەهێنێەوە لە کاری کۆمەڵ دوور ڕخنە قبول لە ناو کۆمەڵ ینی یاخود ڕخنەتان قبول نییە بۆ نمونە بگاتەوەی کە خەڵک دەست لە کار بکێشێتەوە جا کۆمەڵ بە من ینی لەو ڕۆ ڕاستیەکی ئەوە بڵێم یەکەم کۆمەڵ خۆی هێزێکی ڕخنەگرە لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان هێزێک کە لەسەر ئاستی کەسی یەکەمی
زۆرترین ڕەخنەی لە دەستەڵاتی سیاسی لە هەرێم گرتووە لە سەر ئاستی هێزە سیاسیەکە شەروە ئێمە لە ناوخۆی خۆشماندا هەمیشە ڕەخنە هەبووە ینی ڕەخنە بەشێکە لە پرەنسیپەکانی کاری کۆمەڵی ئیسلامی بە پێی ڕێکارە حەزبیەکان جارێککە ئێڵێمەوە بە پێ و ڕێکارە حەزبیانەی کە هەیە ڕەخنا گیرەوە ڕەخنە گیراوە گفتوگۆ ئەکرێ و دەرگا بووە بۆ پرۆژە و پرۆژەی پێچەوانە و لە کۆمەڵی ئیسلامی ئەوانە تەداول بوون لە ڕابردوودا و لە داهاتووشدا پێما کۆمەڵ هەرگیز کێشەی ئەوەی نەبووە و کۆمەڵ کێشەی هەتا ئەمیری کۆمەڵی ئیسلامی بە طبیعەت ئێمە زیاد لە جارێکەمەمان وتووە ینی لە دیمانە و گفتوگۆکاندا من پێم وایەکێ لە تایبەتمەندیەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی جیا لە کەسی یەکەمی هێزە سیاسیەکانی کە ئەوەیە کە هەرگیز ڕای خۆی فەرز ناکا بەسەر ئەو دامەزراوانەی کە کاری بە پێچەوانەوە بە پێی ئەو پرەنسیپانەی حزب بڕیارە درێ و هەنگاوی لەسەر سپاس دەکەم دێنێ سەر یەک بەیەکی و ڕخنانەی کە و سێندامە گرتویانە وە سەبارەت بە لە سیاسەتی کۆمەڵەوە دەست پێ بکەین ینی ئەوان باز دەکەن کە ئێوە سیاسەتێکی ڕوونتان نییە و پرۆژێکی گشتگیریشتان نییە بۆ مەسەلەن سەرجەم چین و توێژەکان لە هەرێمی کوردستانە کۆمەڵ خاوەن سیاسەتێکی ڕوونە و پرۆژێکی گشتگیری هەیە بەن پێم خۆشە ینی لێرە ئەوە بڵێ مێمە حەزمان ناکرد تەبەن ینی دەست لە کار کێشانەوەکو باسم کرد کارێکی سروشتیە و کارێکی ئاساییە و مافێکی طبیعی ئەندامە ئێمە حەزمان ناکرد ینی ئەوان کە ئەو بەرابە ڕێزانەی ئێمە کە لە ڕابردوو لەم کار و کاروانە تا ئەو دەقەی کە وازنامەی خۆیانیان بڵاو کردوەوە لەگەڵ کاری ئیسلامی بوو لەگەڵ کاری کۆمەڵی ئیسلامی بوون و لەگەڵ پرۆژەی ئیسلامیەکەی کۆمەڵی ئیسلامی پرۆژە سیاسیەکەی بوون و بەشێک بوونە لە ڕاپەڕێنەرانی و لە بەرپرسەکانی لە ناوخۆی کاری کۆمەڵی ئیسلامیدا ئێمە بتەکید ینی منەواڵێمەوە ئێمە حەزمان ناکرد بستنە سەر ئەو تێبینیانە کە لەسەر ئەو چەند خاڵیان ئەو دووسێ تێبینی جەنابەت باست کرد یەکەم من پێم خۆشیانی لەمە نقطە بخەمە سەر پیت یەک سیاسەتی کۆمەڵی ئیسلامی سیاسەتێکی زۆر وازح بووە سیاسەتێکی زۆر ڕۆشن بووە ئەگەر هێزێک لە هەرێمی کوردستان هەبێ خەڵک بە ڕاشکاوی لی تێبگە بێ پێچ و پەنا قسەی خۆی کردبێ کۆمەڵی ئیسلامیە و کۆمەڵ ئەمڕۆژ کە من و تۆ قسە ئەەکەین باجی هەڵوێستە ڕاشکاوەکانی و هەڵوێستە بوێرەکانی ئەدا و کۆمەڵ ئێستا باش تێگان لە ساحەی سیاسی کە هەندێک جۆر لە ئینتیقام لە تۆڵە لە بەرامبەر کۆمەڵەکرێ بەرەنجامی ئەو ڕاشکاویە بەرەنجامی ئەو بوێریەیە کۆمەڵ هێزێک بۆ هەرگیز پەرای بۆ تەکتیک نەبردووە لە سیاستکردندا ئێمە ئەمە نارەکانمان شایەتی بۆ داوین باش یارمەتی پرۆژەی کۆمەڵ لە چەند ڕووەک و پرۆژەیەکی وازح و یەک کۆمەڵ ئیسلامی پرۆژەیەکی ئیسلامی پێیە پرۆژەیەکی ئیسلامی داعەوی تربەوی کە لە کۆمەلگای کوردەواری کارەکە و خاوەنی دەیان موئەسساتە لەو ڕۆوە کۆمەڵ موئەسساتەکانی من ڕەنگە پێویست نەکان ناو بێنم چەندین موئەسساتی خستۆتە سەر ئەو ڕۆ کە پرۆژێکی ئیسلامی وازحی هەیە ئەم پرۆژە ئیسلامیەی کۆمەڵ بێشەرم بێ دوودڵی لە هەموو ناوەندەکان دائیمەن تەکیدی لەسەرەوە کردو کە کۆمەڵ پرۆژەیەکی ئیسلامیە و بە ئیفتیخار و شانازی و کۆمەڵ ئەمەی باس کردووە لە ڕووی سیاسیەوە پرۆژەی کۆمەڵی ئیسلامی هەندە وازح بووەکو باسم کرد هیچ لێڵی و ناڕۆشنیەکی هەڵنەگرتووە بە جۆرێک کە کۆمەڵی ئیسلامی ینی دائیمەن دەبێت تۆرە مەسەنی یەکێکی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لە ساڵانی ڕابردووە تەماشاکەوە یەکێکی هەڵوێستەکانی کۆمەڵ لە ڕابردووە تەماشاکە هەڵوێستی کۆمەڵ چەند ڕاشکاو بووە چەند ڕازح بووە چەند لە ڕووی حکومڕانیەوە لە ڕووی سیستەمی سیاسیەوە لە ڕووی دۆخی ئابووری خەڵکەوە لێم ڕوانە کۆمەڵ هەڵوێستی ڕوونی هەبووە ئەمە دوو بەشە یەک بەڵێ کۆمەڵ پرۆژەی هەبووە چەندین جا پرۆژەی تەقدیم کردووە و خۆتە زانی لە قۆناغەکانی ئۆپۆزیۆن و لە قۆناغی ڕابردوودا خاوەنی پرۆژەی نووسراوە مەکتوبە بۆ سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان یەک بە پێچەوانەوە بەرامبەر احتیکار لە سامانی گشتی بەرامبەر کۆی ئەوانەی کە پەیوەستن بە نادادگەری لە هەرێمی کوردستان کۆمەڵ هەڵوێستی ڕوونی هەبووە و هەمیشە هەڵوێستی کۆمەڵ بە ئاراستەی خزمەتکردنی دامەزراوەکان بە ئاراستەی مافی خەڵک و هاوڵاتی بووە من یەک تێبینی کە شەڵەم و کۆتایی بەوە هێنم حتا ئەو برا بەڕێزانەی ئێمە خۆیان لە دەیان دیمانە و لێدواندا لە ڕابردوودا هەمان ئەو قسانی منیان کردو کە منەیکەم ئێستا بۆیە من ئەوە وتوتم ینی عینی دەست لە کارکێشانەوە کارێکی تەبیعیە بەڵام قسەکردن لەسەر ڕابردوویە کە خۆتی تێدا بوو ینی لەبەرەوە کۆمەڵی ئیسلامی ئێمە هەموو سەرکردایەتەکانی کۆمەڵ تۆ بگەڕێەوە هەمومان پێکەوە ینی متفق بووین لەسەر کۆمەڵ پرۆژەیەکی سیاسی وازحە پرۆژەیەکی سیاسی وازحە و هەمیشە باجی ئەو ڕۆشنیەی داوە باشە بەس ئێستا شەروە بوونم لەبارەی سیستەمی حکومڕانیەوە
لەبارەی دۆخیارێمەوە لەبارەی حکوومەت و پەرلەمانەوە دا چی گۆڕاوە کۆمەڵی ئیسلامی لە پرسی سەرۆکایەتی هەرێم ڕەنگەتان لێ بگرێت کە ئێستا خەڵک دوای 200 و مەسەلەن 3 ڕۆژ نازانێەوە ئۆپۆزیسیۆنن یان لە حکوومەتن یعنی ڕەنگەمە ئەو ڕەخنە ڕەخنەبێت لە هێزە دەسەڵاتدارەکان بگیرێت کە حکوومەت پێکەهێنن دوو ئەوەندە ئەو ماوە مەسافەی کە جەنابەت باسیەکەی ئەوانن حکوومەتیان پێکەهێناوە کۆمەڵ ئیسلامی ئەسڵ لە هەر هێزێکی سیاسیدا بەشداریکردنی حکوومەتە ئەسڵ لە هەر هێزێکی سیاسیدا تۆ بەنامەیەکی سیاسیت پێ بووە بەم بەرنامە سیاسیەوە چیتە گفتوگۆ ئەسڵەوەی تۆ مساومە لەسەر بەرنامە سیاسیەکەی خۆت نەکەی ئێمە مساوممان لەسەر یەک بەرنامەی سیاسیەکەی خۆمان نەکردووە هەمیشە وتمانە پرسی بەشداریکردن و بەشداری نەکردن لای ئێمە وەکو یەکە و هیچ کات نەگەشتۆتە ئەوەی پێویست بێ کۆمەڵ ئیسلامی دوا قسەی خۆی بکاونەیکە کۆمەڵ هەمیشە کە گەشتۆتە نقطەی ئەوەی کە پێویست بە قسەی خۆی کە بە ڕۆشنی قسەی خۆی کردووە بەڵ دەمێت لەسەر مەسلەی قۆڕکاری لە ناو کۆمەڵوە باز لە مەسەلەن باڵێک دەکرێت لە ناو کۆمەڵ مەسەلەن قۆڕکاری هەیە ئێستا کۆمەڵی ئیسلامی ئەو قۆڕکاری هەیە یاخود ئالەتی بڕیاردان لە ناو کۆمەڵی ئیسلامی چۆنە لە دۆخی ئێستا بۆ ڕووداوەکان وڵا کا حەکی من زۆر حەز ناکەم بچینە ئەو تەفاسیلانەوە بەس من هەر بە کورتی لەسەر ئەوەش ئەڵم ئێمە کۆمەڵی دامەزراوەمان هەیە لە ناوخۆی کۆمەڵی ئیسلامیدا ئەم دامەزراوانەی کۆماڵ بە پێی ڕەوی ناوخۆ ئەمیری کۆمەڵی ئیسلامی دەسەڵاتەکانی دیارەوە بۆی دیاری کراوە ئەنجومەنی سیاسی کە هەر بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی سەرۆکیەتی کاروباری خۆی دیارە ئەنجومەنی بانگەواز کە ئەنجومەنی بەڕێوەبردن و کاری بانگەوازە لە کۆمەڵی ئیسلامی کاری دیارە و ئەنجومەنی چاودێری کاری خۆی دیارە و مەڵبەندەکان و دەستگاکان هەمیشە کۆمەڵی ئیسلامیون پێما کۆی کارەکانی کۆمەڵ بەپێی ئەو دامەزراوانە بەڕێواچێ ئێمە لە کۆمەڵی ئیسلامیدا بنەمای کارکردنمان یعنی ئێمە کار بە ڕاوێژەکەین و بڕیار بە زۆری نادەین هەمیشە و ئەوەمان تەبەنی کردووە و هەمیشە و توشمانە ڕێی ئەمیری کۆمەڵی ئیسلامیش لە ناو کۆمەڵی ئیسلامی وەک هەر کەسێکی کە ڕێیەکە یەک باشە و پێچەوە ئەمە بڕیاری ئێمەیە و بە پێچەوانەی و کۆمەڵی ئیسلامینە لە دەسەڵاتدایانە هێزێکی ئەوەندە دەست ڕۆشتووە تا احتیکاری هەبێ احتیکاری لە چی هەیە ئێمە ینی هەموو سەرچاوەکانی داهاتمانڕۆشنکە گیان ئێمە پەیامی ئەم کەناڵی ئاسمانی پەیام کە من و تۆ قسەی تداکەین تۆ خۆتە زانی ماوەی پێشستا هەڵمەتی کۆکردنەوەی پارەی بوو بۆ بەڕێوەچوونی ئێمە سەرچاوەکانی داهاتمان دیارن و شێوەی خەرجیمان دیارە و بڕیارەکانی خەرجش لە کۆمەڵی ئیسلامی ڕۆشنن و تاکە هێز بووین لە ماوەی ڕابردوودا کۆی ئەو بڵێن پرسی داهات و خەرجی و شێوەی خەرجیمان داوەتە ڕایگشتی و لە دەستگاکانی ئەعلام بڵاو باشە بەس مەسەلەن قسە لەسەرەوەش دەکرێت و ڕەخنە دەگیرێت کە بۆ نمونە ئێوە مەسەلەن وەکو ئەنجومەنی سیاسی و نازانم ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن شاری هەولێرتان پەراوێز خستووە پێگەی هەولێر ئەنی شتێکە کۆمەڵی ئیسلامی لە ناوخۆی حیزبەکەی بە یەک چاوسەیری هەموو شوێنەکان دەکا و شارتیەتی مۆسمە شوێنێک پەراوێز بخرێ شوێنێک مەسەلەن دەسەڵاتی زیاتر بێت حەکیم ئێمە کۆمەڵی ئیسلامی ینی هێزێکی سەرتاسریە لە هەرێمی کوردستان لە هەموو شار و شارۆچکەکان ئۆرگانی هەیە مەڵبەندی هەیە قیادەی کۆمەڵ بەسەر هەموو ناوچەکاندا دابش بوو ئەنجومەنی سیاسی بەسەر هەموو ناوچەکان دابش بوو ئەمیری کۆمەڵی ئیسلامی خۆی لە هەولێردا هەنیشە پەرلەمانتارەکانمان هی هەموو شارەکانی هەرێمی کوردستانن بە هەولێرەوە بە سلێمانیەوە بە قەزا و ناحیەکانەوە من پێم وایە ینی واقعی کۆمەڵی ئیسلامی خۆی شایەتە لە سەروەی کە کۆمەڵی بۆ بارگای ئەنجومەنی سیاسیتان بارگای ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە هەولێرەوە بارگای ئەنجومەنی سیاسی لە سلێمانی لەم ڕوانگەی و جیاوازینی لەنێوان شارەکان و بەتەکید کۆماڵ ینی خۆ دیارە لەو ڕۆ کە ئێمە ئەم کێشەی ناوچەگەرێتی هەرگیز لە کۆمەڵی ئیسلامیدا نەبووە ناشبێت لە داهاتوودا بەڵ بەس لەم ڕوانگەیەوە ئەو بڕیارانەی کە دراون سەبارەت مەسەلەن بە مەڵبەندەکانی نازانم هەولێر و من باسم کە دەسەڵاتی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردنە پرانسیپی بڕیارم باس کرد لە کۆمەڵی ئیسلامیدا ئەوە تەفاسیلی ئەوە وەکو باسم کرد نامێ بچینە ئەو وردەکاریانەوە تەفاسیلی بڕیاردان لە کۆمەڵی ئیسلامی بپی ئەو ئالیەتانە ئەڕوەکە ئێمە هەنگاوی لەسەرەنەی کە باسم کرد ویشەوەیە کە مەبدەەکە ڕاوێژە ئۆرگانی معنی هەیە ئەوەی پێویستە بە دەسەڵاتی هەریەکێ لە ئەنجومەنەکانەوە کاری خۆیەکە باشە بەس چۆن بڕیاردەنە بۆنم لە سیارەکان تاکە کەسێک بڕیار یاخود چۆنە بۆ نمونە لە دیارە تۆ تەفاسیلەکەی ئەوەیە کە تۆ ئەم بڕیارە ئەگەر هی ئەنجومەنی چاودێری بێ ئەنجومەنی چاودێری بڕیاردە ئەنجومەنی سیاسی بێ ئەنجومەنی سیاسی ئەنجومەنی بانگەواز معنی بێ ئەنجومەنی بانگەواز و سەرکردایەتی معنی بێ سەرکردایەتی کۆمەڵ بڕیارەدا باشە بەس وەکو بۆ نمونە مەسەلەی یەکسانی و دادگەری ئەوانە ناو کۆمەڵی ئیسلامیە چۆنە ینی نەعەدالەتێک لەمڕۆ دادگەر نەبوون مەسەلەن لە نێوان ژیانی بەرپرس و خەڵکی یاسایی کۆماڵ ئێمە
ینی سیستەمی لای ئێمە ئەوەی کە هەیە پێیوەستە بە موچەمان معلومە بە قیادە و قەواعید زۆری فەرق نییە موچەمان هەر نییە بڕێ هاوکاری ئەوەی کە دەستەکەوێ کۆمەڵ بە شێوەیەکی دادگەرانە بەسەر ئۆرگانەکاندادا بەشی کاتوە ئەیدا بە ئۆرگانانەی کە معنین و بودجەی کۆمەڵی ئیسلامی زاندراوە و دەستگای دارایی لەو ڕووە معنیە دەستگای دارایی معنیە کە کارەکانی خۆی ئەکات و راپۆرتەکەیشی معلومە و لە بەرچاوە و چاودێریەکرێت لە لای دەستگا معنیەکانە و بزات لە لای لەلایەن ئەنجومەنی چاودێریەوە و کۆمەڵی ئیسلامی ئەو بەشەی داهاتی کە هەیەی بەشی گەورەی داهاتی کۆمەڵ داهاتی پەرلەمانتار و وەزیر و پلە تایبەتەکانێتی کە لە موچەی ئەوانیە جێڕێتەوە هەمیشە وتومانە و ئەو بەشە داهاتە خێرخوازیەشیتی بە هەمووی ئەو بەشەکەمەی داهات دەستەکەوێت کە کۆمەڵی ئیسلامی ئیدارەی مەعیشەتی خۆی پێدا کۆمەڵ کێشەی دادگەری و کێشانەی تێدا نیە لەبەرەوەی ئێمە وەکو باسم کرد گرفتی داراییمان هەیە گرفتی گەورەی داراییمان هەیە لەو ڕۆوە بەڵێ زۆر باش بەس سەبارەت بە هەڵوێستەکانی ینی بەڕست پێشتر وتت ئێوە زۆر مشترینین بۆ حکوومەت بەڵام خەڵک مەسەلەن هەندێک خەڵک ئاوەی دەخوێنێتەوە کە ئێوە ئەوەندە محتاجیەوەن کە پسنە حکوومەتەوە ئەوەندە چاوەڕێوەنین کە ببن بە ئۆپۆزیسیۆن یعنی من باسم کردوتم ئێمە زۆر بە وازەحی کۆمەڵی ئیسلامی لە دەستپێکی ئەم قۆناغە ینی قۆناغی نوێ یەک دەستگرتنی بە مەبادیە سیاسیەکانی ڕابردووی وەکو کارێکی نەگۆڕ مامەڵە لەگەڵ کردووە وەکو هێزێک ینی ئەو هەڵوێستە سیاسیانی ساڵانی ڕابردووی وەکو مەبدەیەکی نەگۆڕ دەست پێوەگرت و هەنگاوی لەسەرنێ مادام سەرچاوی ئەو هەڵوێستانەی کۆمەڵ بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیانە قەناعەت و مەبادیەکانی خۆیەتی دوو کۆمەڵی ئیسلامی لەم قۆناغە لەبارەی پەیوەندی سیاسیەکانیەوە بڕیاریدا کە پەیوەندیەکانی تەطبیع کاتەوە لەگەڵ هێزە سیاسیانەی کە هەن بەهێشتنەوەی هەڵوێستەکانی خۆی ینی هەڵوێستەکانی ئێمە هەرگیز بۆ ڕەزامەندی هیچ هێزێکی سیاسی نابێت بەرەنجامی قەناعەتی خۆمان و بەرژەوەندی خەڵک و هەوڵاتیانی کوردستان بێت سێهەم ئێمە لە پرسی بەشداریکردن و بەشداری نەکرد من سەرەتا باسم کرد ئێمە ئەڕوانین وتومانە ئەڕوانینە ئەوەی کە نە پەلەمانە لەوەی ئۆپۆزیسیۆن بین نە ڕاکەین بەرەو بەشداریکردنی حکوومەت و پەلەمان بێ لەوەی بەشداری حکوومەتکەین هیچیان نییە ئێمە لە شوێنی خۆمان ئەڕوانین و لە یەک مەسافە سەرەتا وەستاوین بەرامبەر ئەو کارە و بیانی باشتر وایە منەوە بڵێم ئێمە سەرەتا شتم ئێمە زۆر مشتری بەشداریکردنی حکوومەت نین تا لە دەرگای خەڵک دەین تا لە دەرگا بدەین و چاوەڕوان بینە بە پێچوانە ئێمە دوو کۆبوونەوەشمان کرد لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەوەی کە لە پەراوێزدا گفتوگۆی لەسەرکرا پرسی بەشداریکردن کۆمەڵ بوو بۆیە کۆماڵ من پێم وایە ئەوانەی ڕخنە لە کۆمەڵی ئیسلامیە گرن لە دەرەوە لەسەر پرسی بەشداریکردن لە حکوومەت ینی هەتا هەندێک لەو هێزە سیاسیانەی ترن ینی هەندێک لەو هێزە سیاسیانن کە خۆیان هەنگاویان ناوە بەرەو پرسی بەشداریکردن یا هەندێک لەوانن کە بڕیارێکی تریان داوە ئێمە ڕێز لە بڕیاری ئەوانە گرین و ئەوانیش باشترە ڕێز لە بڕیاری ئەمە بگرن و ئەوان هەڵوێستەکەی ئەوان خوچۆن هەڵوێستیەوان پێیان وایە خزمەتەکە ئێمە پێمان ئەوە هەنگاوانەین گرنگەوەیە گرنگەوەیە ئێمە تا دوامەس ینی لە دوا قۆناغدا خەڵکی کوردستانە بینێتەوە کە کۆمەڵ هەمان ئەو هێزەیە کە لە 4 ساڵی ڕابردوودا بە ڕازگۆیی مامەڵەی کرد بە بوێری مامەڵەی کرد سنتەری هەڵوێستەکانی خزمەتی خەڵک و هاوڵاتیانی کوردستان بوو کۆمەڵ هەر هەمان ئەو هێزەیە کە ئەو سەرکردەیە کە ڕابەرایەتی کرد لە 4 ساڵی ڕابردوودا لەبەرەی خەڵک و جەماوەر و میلەت کە ئەمیری کۆمەڵی ئیسلامی بوو و کە سەرکردایەتی کۆمەڵ و قاعیدەی کۆمەڵی ئیسلامی بەدوایەوە کۆمەڵێ هەنگاوی ئازایانە و بوێرانەیان ناوە کۆمەڵ توانی ئەو قۆناغە بە سەختی تێپەڕێنێ وەکو باسم کرد و بە وازەحیش قسەی خۆی بکە کۆمەڵ هەمان ئەو هێزابێ لە 4 ساڵی داهاتوشدا ئینشاءڵڵا و واقعیش پشت بەخوا واسەل باش بەس قسە لەسەر ئەوە شەیە کە مەسەلەن کۆمەڵ ئەگەر دەیەوێت بەشداری بکات باز لەوە دەکرێت کە تان لەسەرەوە وەستاوە مەسەلەن ئەمیری کۆمەڵ سەردانی بارزانی بکات کۆمەڵ ئەگەر مەسەلەن هێندە مشتاقی بەشداریکردنی حکوومەتە بۆ سەردانە ناکە ڕێگە خۆش ناکە ئەگەر ئەوە کێشەکە بێت بە دڵنیاییەوە خۆ من دەستپێک باسم کرد یانی وتم کۆمەڵ تەکتیکی مامەڵە ناکە و کۆمەڵی ئیسلامی هەرگیز ئەو مەعامەلانە ناکات
کۆمەڵی ئیسلامی هێزێکە معاملە بە هەڵوێستە ئەگەرەوەی کردبێ دەیتوانی باسانی بچێتەوە توێژە هەرگیز معاملە بە هەڵوێستە سیاسیەکانیەوە ناکە و ئێمە ئەوەی هەمان لەسەر شاشە هەمان بووە و هەمیشە وتومانە ئێمە هێزێکین ئەوەی هەمان بووە ئەوە لەسەر شاشەکانمان بووە ئەوەی لەسەر زمانمان بووە لە گفتوگۆکاندا ئەوەشمان لەسەر ڕایگشتی و میدیا وتەکەم ناوبڕێکمان هەیە دووە تەگرێم وەلای بەڕست بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێک و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالت پێشکەش دەکەین. هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت. هالە بە خۆشترین تاموچێژی نەبڕاوایی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە. بەرهەمەکانی هالە لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هالە بە ئۆتۆمبیلی سارتکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شەڕ و شارۆچکەکان. هالە بەرهەمێکی ناوخۆیە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالە تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجە پشت بەنزینخانەی مژدە. کارگەی شیرەمەنی هالە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسلوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڕێز ماوەستەگرم بۆ لای بەڕێزت وا بڕیار لە دوایین کۆبنەوەی سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی بڕیار درابوو کە بەم زوانە کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی بەسترێت. ئامادەکاریەکان بەکوێ گەشتن وە کەی ئەم کۆنگرێ دەبەسترێت و هیچ گۆڕانکاریەک دەکرێت لەم کۆنگرێ؟ تەمە زۆر سپاس. جارێکی کە ئێمە تەمان چەند کۆبنەوەیکی سەرکردایەتیمان کرد ئەو فترەیە. کۆبنەوەکانی سەرکردایەتی بەشی زۆریان باز بوو لە پرسی نزیکبوونەوەی وادەی بەستنی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی و ئێمە دوامین جار کۆبوونەوەی گشتیمان کرد، کۆبنەوەی گشتی و فراوانمان کرد کە بۆ قسەکردن بوو لەسەر دیاریکردن وادەی کۆنگرە. بڕیاری کۆمەڵی ئیسلامی ئەوەیە کە لە تاوەکو کۆتایی 2023
19 کۆنگرەی خۆی ئەنجام بدەواتە لەم ساڵدا ئێمە کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی ینی کۆنگرە دوان ناخرێت بۆ ساڵی نەخێ بە هیچ جۆرێک لە ینی ئێمە ئومێدمان وایە نەژگەینە بەپێی ئامادەکاریەکان دەست پێەکەین احتیمالە نەژگەینە کۆتایی ساڵ و ئامادەکاریەکان کەی تەواو بوون سەرکردایەتی بڕیارەدا بۆ بەستنی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامیانی وەکو دواوادە کۆتایی ساڵی 2019 دیاری کراوە بەپێی ئامادەکاریەکان و بۆیش ئاوا بڵین بەپێی ئامادەکاریەکان چونکە کۆمەڵی ئیسلامی ئێوێ ئامادەکاری باش بوو ئەم کۆنگرێ بکە و بتوانین بەپێی هەلومەرجی نوێ بەپێی واقع نوێی کە لە ئارادایە هەنگاوەکانی خۆمان بنین و پەیکەری کۆمەڵی ئیسلامی و پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی و بوارەکانی کارکردنی کۆمەڵی ئیسلامی ڕێک بخەینەوە و بتوانین دوایەوەی ئێمە 4 ساڵی سەختمان تێپەڕاند لە ڕووی سیاسیەوە کە ینی هەرێمی کوردستان بە قۆناغێکی سەختی سیاسی و لێکترازانی سیاسی و دا تێپەڕی 4 ساڵی سەخت لە ڕووی قەیرانی داراییەوە 4 ساڵ لە کۆمەڵی ڕۆ کۆمەڵ توانی مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەو قۆناغە بکە و بەسەری بەرزەوە قۆناغە تێپەڕێنێ ئێمە ئێستا لە بەردەم قۆناغێکی نوێداین و ئامادەکاریەکەین بۆ ئەو قۆناغە ئێمە لە ماوەیەکی نزیکدا جارێکی کە سەرکردایەتی کۆمەڵ کۆ بێتەوە و لیژنەکانی کاری کۆنگرە دەستنیشانەکە چەند لیژنەیەک دروست دەکرێت بۆی کە ئامادەکاری بکەن بۆ ئامادەکردنی پرۆژەی بەستنی کۆنگری کۆمەڵی ئیسلامی کە بە پێی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی سەرکردایەتی پرۆژەی بەستنی کۆنگری کۆمەڵی ئیسلامی ئامادەکە و ئەو پرۆژەیە بێتە بنەمای بەستنی کۆنگرەی داهاتووی کۆمەڵ و هەنگاوەکانی کاری کۆمەڵی داهاتوو لەسەر ئەو پرۆژەیە دامەزرێت. خۆتان مەترسیتانیە لە کۆنگرەیە خۆت هەموو شە کۆنگرەتان لە کاتی خۆیدا کردەوە هیچ نوێبوونەوەیەک لە کۆنگرەکاندا دەکرێت؟ جارێ ئێمە هیچ مەترسیمان نیانی مەترسیمان لە کۆنگرە بۆ هەبێت کۆمەڵی ئیسلامی هەمیشە کۆنگرەکانی خۆیدا ئەڵگۆڕی دەسەڵات بۆناتە پێش خەڵک کۆماڵ هەمیشە لە کاتی خۆیدا کۆنگرەکانی کردووە و ئێمە مشکلەی ئاڵوگۆڕی دەستاویادەوەی پێڵەن دەستا و دەستی دەسەڵاتمان نییە و کۆمەڵی ئیسلامی زۆرترین گۆڕانکاری لە قیادەدا بووە لە ماوەکانی ڕابردوودا و بۆ نوێبوونەوەش ئەوەی کە جەنابەت ناوێنەی بە تاکید کۆمەڵ هێزێکی مەرینەوە توانایی هەیە کە گۆڕانکاری بکە و بە دڵنیاییەوە ئەوەی پێویست بێ لە گۆڕانکاری و خزمەتی پرۆژە ئیسلامی و سیاسەکەی کۆمەڵی ئیسلامی بکات کۆمەڵە و گۆڕانکاریانەکە و من ئێستا ناتوانم ینی چکەمە قەراری مسبقمان نییە بۆ هیچ شتێک تا بڵێم ئەوە ئەکەین ئەوە ناکەی ئێمە لیژنەکانمان دروست دەکەین و لیژنەکان لە کۆمنەوەی سەرکردایەتیەوە دەست بەکارە بن بە شێوەیەکی بەرفراوان ینی بڕیارمان وایە کە هەم عەقڵەکانی ناو کۆمەڵی ئیسلامی سوود لێوەربگرین و لە دەرەوەی کۆمەڵی ئیسلامیش سوود لە عەقڵی جیاواز وەربگرین و بتوانین هەمووی بێکەوە کۆ بکەینەوە و ئەمە ببێتە وەکو باسم کرد پرۆژەی بەستنی کۆنگرەی داهاتوو ئێمە ئێستا تەمەناکەین بتوانین کۆنگرەیەک ببەستین کە لە هەل لە ئاست 4 ساڵی داهاتوومان بێ و بتوانێت کۆمەڵی ئیسلامی هەنگاوی گەورە بنی ئینشاءالله. باشە لە بواری بانگەواز و پەروەردە چۆن بەیاخی پێدرێت لە کۆنگرەی ئەم جارەدا؟ ئێمە تا ئێستا ینی بە شێوەیەکی تەکاملی لە ڕابردوودا کارمان لەسەر ئەو مفرەدانە کردووە هەم لە ڕووی داعویەوە هەم لە ڕووی تربیەوە هەم لە ڕووی کاری سیاسیەوە و لە ڕووەکانی کەشەوە وە کۆی پرۆژەی کۆمەڵی ئیسلامی بەڵام بێشک ئێستا ینی گفتوگۆ ئەکرێەوە چۆن ئێمە لە ماوەی مەسەلەن لە 4 ساڵی ڕابردوودا ئیحتیماممان بە بواری پەروەردەدا نسبەتێکی باش لە چاو ڕابردوودا و ئیحتیماممان بە بواری بانگەوازدا و بە جۆرێک کە کەناڵێکی فەزایی تایبەت و متەخەسس لە مەجالی بانگەواز کاری کرد و کەناڵی پەیام لە کەناڵێکی گشتیەوە بوو بە کەناڵێکی سیاسی متەخەسس لەو بوارە وش لە زمنی لێکجیاکردنەوەی تەخەسوسەکان بوو دەستگاکانی کۆمەڵی ئیسلامی مەسەلەن ئێمە من ناوی دەستگاکان نایەنم بەڵام کۆمەڵێک دەستگا هەن کە لە بواری داعوی بەحث کارەکەن و لە بواری پەروەردەیی کارەکەن هەشمانەکە لە بواری سیاسی کارەکەن ئەمانە بە تەکید
برەو پێدەین و هەنگاوی باشترە نین لەسەری وەکو باسم کرد کۆمەڵی ئیسلامی هێزێکی ئیسلامیە و بەشانازیەوە ئەم پرۆژە ئیسلامی هەڵگرتووە و ئەم پەیامە بە شانازیەوە خزمەتیەکە کۆمەڵ هەمیشە لە منتەڵەقی شانازیکردن بەکار و پرۆژە ئیسلامیەوە قسەی کردووە نەک شەرمنانە قسەی لەسەر ئەمە کردبێ و بۆ داهاتوش ئەوە زیاتر بەرەو پێدەی زیاتر بەرەو پێشیە بە نوێ باش خۆمان لەو ڕاستی تێگەیشتوین کە کۆمەلگای ئێمە و میلەتی ئێمە و خەڵکی هەرێمی کوردستان پێویستی بەوەیە کە ببوورە پێویستی بەوەیە کە بە پرۆژەیەکی ئیسلامی ڕەسەن خزمەت بکرێت کە زادەی هەڵقوڵاوی خاک و وڵاتی خۆی بە میلەتەی ئێمە ساڵانێکە بە درێژایی ساڵانێکی زۆر هەڵگری ئەم پەیامە بووە ئێستا خۆتە زانی یعنی من ڕەنگامە بابەتی بەرنامەی ئێمە نەبێ حەقیقات لە بواری پەروەردەی گرفتی گەورە هەیە لە بواری کۆمەڵایەتی گرفتی گەورە هەیە لادانێکی گەورە ڕووی لەو کۆمەلگایە کردووە کۆمەڵبارکی سەرشانی خۆی زانێت ئەوەی لە توانایدا هەیە ئەوەی لە توانایەوە سوودی هەیە بۆ چ لە ڕووی پەروەردە چ لە ڕووی بڵین بانگەوازیشەوە سوودی هەیە بۆ کۆمەڵگە لە بەرامبەرەوەی کە مەسەر ڕەنگاژمونێکی گەور لەسەر کۆمەڵگەی کوردستان هەبێت جا خۆ تۆ من لە خەڵکو و جەماوەت بپرسە ئایا فعلەن کۆمەڵی ئیسلامی ئەو پرۆژە داعویانەی کە هەیە بۆ سوودی نەبووە ئایا بەڕاستی تەلەڤیزیۆنی بانگەواز کەناڵی ئاسمانی بانگەواز خزمەتی گەوری بۆ خەڵکو و جەماوەرە نەکردو لە بواری داعوی و تەربیوی ئایا کەناڵی ئاسمانی پەیام وەکو کەناڵێکی سیاسی لە بواری وشیاری سیاسی و بە ئاگاهێنانەوە و ڕەخنەگرتن لە ماوەی نەک ئەم 4 ساڵە دوایەوەی لە ساڵی 2008 دەست بەکار بە خزمەتی گەورەی نەکردو ئایا بەرنامەی بەخشین و دەستگای بەخشین و نەخۆشخانەی بەخشین خزمەتی گەوران بەم کۆمەلگایە نەکردو خەڵکی کوردستان شاهد نین کە ئەم دەستگایانی کۆمەڵەوە چەندین دەستگای تر کە پێویست ناکە من ناویان بێنم من ئێمە حەز ناگەین خۆمانەوە بڵین بەڵام شوێن پەنجەی کاری کۆمەڵ بە گەورەی لە مجتەمع دیارە بە گەورەی لەم کۆمەلگایە دیارە و ئێمە ئێستا کار لەسەر فراوانکردنی یەکەین کار لەسەر بەرەو پێشبردنیە بین کۆمەڵی ئیسلامی تەمویلی دەیان دەستگاکە کە بە هەزاران کوڕکچی ئەم میلەتەی ئێمەی تێدا فێری قورئانە کرێ فێری سونەتی پێغەمبەرە کرێ فێری سەلامی خوای لەسەر بە فێری پەروەردەیەکی ئیسلامی ڕەسە نەکرێ و دەیان دەورات لە بواری تەحفیزی قورئان و لەبەرکردن کۆمەڵ تەمویلی هەموو ئەم دەستگاناکە بە شانازیەوە بۆچی چونکە باوەڕی وایە ئەمە خزمەتی ڕاستەقینەیە بە خەڵک و میلەتی کوردستان ئێمە بەو حەدەی باوەڕمان وایە وەک هێزێکی سیاسی لە بواری دامەزراوە دەوڵەتیەکاندا ئەبێ هەنگاو بنین بۆ بە دامەزراوەیکردنی دامەزراوە نیشتیمانیەکان بۆ نێشتنی قۆڕخکاری لە بڕیارەکانی سیاسی ئەم وڵاتە لە جێڕانەوەی داهات بۆ خەڵک ئەو مفرەدانەی ئەیان لین و ئەیان لینەوە هەمیشە لە خیتابمان لەوە زیاتر و لەوە گەورەتر باوەڕمان وایە کە پرۆژەیەکی تربەوی داعوی ئیسلامیمان هەڵگرتووە کە بە خزمەتی خەڵک و کۆمەلگاکەوە بە نەتیجە ئەم مجتەماع باتەوە سەر ڕێگا ڕاست و دروستەکەی خۆی باشە کاتمان زۆر کەمەوە سپارت بە هەڵوێستە سیاسیەکانیشی کۆمەڵە ساڵی ڕابردوو ڕەنگە هەڵوێستەکانی جێگەی مەسەلەن جێگەی ڕەزامەندی بوێ لای خەڵک لە کۆنگرەی چوارەم مەسەلەن کۆنگرەی داهاتوو ینی چۆن گرنگی دەدا بەوەی کە زیاتر لە خەڵک نزیکتر بێتەوە خواستەکانی خەڵک لە هەڵوێستەکانی بەرجەستە بکات ینی بە تاکیدەوەیکی لە خاڵە جەوهەریەکانی کاری کۆمەڵە و بە دڵنیاییەوە ئەندامانی کۆمەڵ کادرانی کۆمەڵ و خەڵک و جەماوەری کۆمەڵی ئیسلامی خواستی ڕاستەقینیان ئەوەیە کۆمەڵ لەسەر ئەو ڕێگا سەلیم و تەندروستەی خۆی لە بواری سیاسی بەردەوام بێ و بێشک ئەو خواستەی کادرانی کۆمەڵە چێتە کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی پێم وایە بە بەرنامەیەکی سیاسی ڕۆشنتر لە دوای کۆنگرە کارەکە و درێژش بە نەهجە سیاسەکەی خۆیدا من لە بیر مەجارێکی کەش لەم بەرنامەی تۆ باسم کردوتم کۆمەڵ هێزێکی سیاسی نییە کە بە جۆرێ مامەڵ لەگەڵ خەڵک و جەماوەرکە کە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن و ئەوانە کۆمەڵی شعار و هوتاو بەرزکاتەوە لە خزمەتی خەڵک و جەماوەر و دوایش لە دوای هەڵبژاردنەکان لە بیری بچێت و کە نزیک بووینە هەڵبژاردنەکان جارێک دەستی پێباتەوە نا ئێمە هەمیشە وتومانە پێش ئینتیخاباتەکان دەمانوت ئەوەی ئێستا دەیڵین هەمان ئەو قسانەیە کە 4 ساڵی ڕابردوو کردومانە ئەوەی ئێستا ئەیڵین هەمان ئەوەیە کە 4 ساڵی داهاتوو شەیکەین ئێمەوانە مەبادیئی سیاسی نەگۆڕمانن بەرەنجامی قەناعەتێکی ئیسلامی قوڵن بۆ خزمەتی خەڵک و بەرەنجامی
تێگەیشتنێکی سیاسی نەگۆڕە بۆ خزمەتی کۆمەڵگاکەی باشەگەر لە ئۆپۆزیسیۆن و لە حکوومەتی ژن هەمان شتە بۆ 4 ساڵی داهاتوش جەخوا بووین ماوەسەرم بۆ 4 ساڵی داهاتوو ئێمە و کاتی کە لە حکوومەتیش بووین لە 4 ساڵی ڕابردوودا هێزێک بووین بە شایەتی خەڵک وەزیرەکانمان توانی خزمانیان خزمەتی باشی کۆمەلگاکە بکەن توانی و کوتلەی وزاری کۆمەڵی ئیسلامی جیا لە زۆربەی هێزە سیاسیەکان خەڵکی هەرێمی کوردستان ئێستا شایەتی باشیان بۆ دەن کوت لە پەرلەمانیەکەشمان بە هەمان شێوە توانیان ڕۆڵی گەورە ببینن وەکو هێزێکی ڕەخنەگر و هەرگیز بەشداری کۆمەڵ لە کابینەی پێش و ڕێگر نەبوو لەوەی کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕەخنە بگرێت لە حکوومەت و ڕۆڵی ڕاستەقینی خۆی وەکو کوتلەیەکی پەرلەمانی ببینێ بە تاکید بۆ 4 ساڵی داهاتوش کۆمەڵ هەمان نەهجتە بەنیەکە باشە بەس ئێستا ڕەنگە هەڵایەکی ڕاگەیان لەسەر کۆمەڵ بەوەی کە کۆمەڵ لە هەڵوەستەکانی ڕابردووی پەشیمان بۆتەوە یعنی وە خۆی نەماوە چی بەڵێنێک بە خەڵکی کوردستان بۆ 4 ساڵی داهاتوو باوەکو دوا پرسیاریشم بێت بەن هیچ بەڵێنێ بە خەڵکی کوردستان نادەی من ئەوانەی کە ڕەخنە لە هەڵوێستەکانی کۆمەڵ ئەگرن با یەک هەڵوێستمان بۆ بێنەوە کە کۆمەڵی ئیسلامی تێیدا پەشیمان بوو بێتەوە کۆمەڵ لە 4 ساڵی ڕابردوودا ئەو کاتەی خەڵک تەقدیری هەڵوێستەکانی کردووە تا ئێستا هیچێکی لە هەڵوێستەکانی گۆڕابێ کۆمەڵی خەتووە هەبووە لە پەرلەمانی کوردستان کە پێویست بووە لە یاسای سەرۆکایەتی هەرێم لە مەسلەی پرسی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کۆمەڵ لەسەر هەمان نەهجە سیاسیەکەی خۆی بەردەوام کۆمەڵ تا ئێستا درێژە پێدەری هەمان ئەو ڕێڕەوە ڕاستەی کاری سیاسەتی کە لە ڕابردوو کردوێتی و لە داهاتوشدا بە دڵنیاییەوە دەمێنێتەوە بەڵێ ئەگەر شتێکت ماوێت سپاس دەکەم سوپاس بۆ بەڕێز ماوەسارە بەرحەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ